وەکو چوارەمین پارێزگای هەرێمی کوردستان بە سوپاسەوە ساردکەرەوەی تایبەت بە هەڵگرتنی ڤاکسینی ڤایزەر و هەروەها بە تیمێکی تایبەت لە ژێر سکیوریتی شەریکەی ڤایزەر و حکوومەتی عراقیە هەر ئەم شەو سعات 1:30 شەو ئەو ساردکەرەوە تایبەتە گەیشت و لەگەڵ دۆزی یەکەمی ڤایزەر کە بۆ خۆی ئەتوانین حکوومەتی عراقی پلانی ئەوەیەکە بە پێی خواست یاخود بە پێی تەڵەبی شارەکان ڤاکسین بنێرێت بۆ ئەوەی هاوڵاتیانیش بەدەمەوە هاتنیان هەبێ بۆین بۆیە من داوا لە هاوڵاتیانی هاوشاریانی هەڵەبجە ئەەکەم زوو بە زوو بێن بەدەم وەرگرتنی ئەو ڤاکسینەوە چونکە کایەکانی ژیان یەکلایەکاتەوە و پێیان بۆ خوێندکاران لە بەشە ناوخۆیەکانە ئەگەرەتەوێت ڤاکسینەکە لە خۆت بدەی واکات حتا ئەگەر تووشی نەخۆشیەکەش بی کەوتن لە ناو نەخۆشخانەت کەمەکاتەوە یاخود هەر نابێ و نیشانەکان زۆر بە سەهلی ئەگری بۆیە پێویست ناکە هیچ خوێندکارێک دوودڵ بێت لەوەی کە ڤاکسینەکە وەربگرێت چونکە سوودەکانی زۆر زیاترە بە تایبەتی ئەم جۆرانەی کۆتاکات و ڤایزەر هیچ جۆرە ماچێکی لە ناو بەڕێبەرایەتی تەندروستی هەڵەبجە و لە ناو نەخۆشەخانە بەدی نەکراوە.